هاوڵاتیانی خۆشەویست هەموو ئەو کامێرانەی دادەنجێن کامێرەی پوینت تو پوینت کامێرەی چەسپا و کامێرەی سەر ترافیک لایتەکان کامێرەی گەڕۆک بۆ سەلامەتی ئێوەیە بۆ سەلامەتی ئەوانەیە کە شوفێری دەکەن و بۆ سەلامەتی ئەوانەیە کە لە شەقامەکان دەپەڕنەوە بۆ سەلامەتی ئەوانەیە کە ماتۆر سوارن بۆ سەلامەتی ئەوانەیە کە پایسکل سوارن ڕووداوەکانی هاتوچۆ لە کوردستان گەیشتونە تا حاڵەتێکی یەکجار مەترسی ڕۆژانە 1 تا 2 کەس وەفات دەکەن لە ئەنجامی تیژڕەوی ڕۆژانە 18 کەس بریندار دەبێ لە ئەنجامی سەرکێشی بەشێک لە شوفێران وەزارەتی ناوخۆ ناچارە دەست بۆ هەموو ئەو ڕێنمایانە بە کە هەن لە کوردستان بیان خاتە بواری جێبەجێکردن لە پێناوی سەلامەتی ئێوە ئێمە بۆ کامێرا بۆ سزادانی ئێوە دانانین ئێمە کامێرە بۆ ئەوە دانانین کە ئێوە سەری مانگ پارە بدەنە کۆمپانیا یان بدەنە حکوومەت جاریشتر من باسم کردووە هیوادارم یەک کەسان لە کامێرە نەدەن و 1 دینار نەچێتە گیرفانی هیچ کۆمپانیایەک و هیچ حکوومەتێک لەبەرەوەی ئامانجەکەەوە نییە بەڕێزان شەقامی نوێ دروست دەکرێت شەقامی خێرا دروست دەکرێت ئەگەر کامێرا دانەنجێ ڕۆژانە نەک 2 کەس ڕۆژانە دەبێتە 10 و قوربانی زیاتر بەرز دەبێتەوە ئێمە وەکو حکوومەت واجبمانە سەر و ماڵ و گیانی ئێوە پارێزین جگە لەو قوربانیە گیانیە گەورانە هاوڵاتیانی بەڕێز قوربانیەکی یان زیانێکی دارایی یەکجار گەورە ڕۆژانە بە داهاتی ئێوە و بە داهاتی نیشتیمانی دەکەوێت هەر ئۆتۆمبیلێک تووشی ڕووداوی هاتشۆ دەبێ بەلای کەم $10,000 لەسەر خەڵک دەکەوێت کە دوجار ئەوە لەسەر داهاتی گشتی داهاتی ئەو وڵاتە دەکەوێت هەر کەسێک بریندار دەبێت دەگەیەندرێتە نەخۆشخانە نزیکی $800 لە سعاتێکە لەسەر حکوومەت دەکەوێت تۆ سەیری ئێوە سەیری ئەو کارەساتە کۆمەڵایەتی بکەن کە بەسەر هەر خێزانێک دادێ کاتێک کوڕێکی کچێکی عایلەکەی دەکەوێتە ناو ڕووداوی هاتوچۆ ئێوە کاتان لێ دەکەم شەوانە بڕۆنە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێر بۆی بزانن چ کارەساتێک لە وڵاتە بەڕێوە دەچێت یعنی تکامان وایە ئێوە بەگوێی هەندێک خەڵک مەکەن کە دانەوێ لە ڕێگەی تووڕێی ئێوە ببنە ئەندام پەرلەمان بەگوێی هەندێک خەڵک مەکەن کە دانەوێ جارێکی دیکە سواری ناڕزایی ئێوە ببنە ئەندامی پەرلەمان یعنی ئەو هەموو نائومێدیەی بڵاو دەکرێتەوە ئەو هەموو ڕووداوە خراپانەی باز دەکرێن یان ئەو هەموو معلوماتە ناڕاستەی بڵاو دەکرێن کام لەو بەڕێزانەی هەن باس لە قوربانیانی هاتوچۆ دەکەن کامیان هەمووی بەس تەرکیزی لەسەر ئەوەیە بۆ نمونە کامێرە دادەندرێ بۆ ئەوی گیرفانی جەنابەت بەتاڵ بێ کامیان باسییانەوە کردووە بۆ نمونە سەر و ماڵی ئەوە $10,000 ڕۆژانە لە هەر ڕووداوێکی هاتوچۆ زیاتر زەرر بەو خەڵکە دەکەوێت ڕۆژانە 2 هاوڵاتی گیانی دەستپێرێ خوشک و برایانی بەڕێز کامێراکانی هاتوچۆ جارێکی تاکید لەوە دەکەمەوە بۆ پاراستنی سەر و ماڵی ئێوەیە کامێرەی پوینت تو پوینت هەندێک ملاحەزەی لەسرە با من بۆتان باسکەم لە دەیان وڵاتی دنیا لە ساڵی 1990ەوە کامێرەی پوینت تو پوینت لە وڵاتان دادەندرێ لە وڵاتانی کامێرەی پوینت تو پوینت دانراوە ڕێژەی قوربانی ڕێژەی ڕووداوی هاتوچۆ بە 100% کەمی کردووە بەڕێزان ئەو کامێرە چەسپاوانەی هەن ئەوەی ستەیبڵی پێ دەڵێن شوفێر هەموو شوێنەکانی پێ دەزانێت بەرەوەی بگاتە کامێرەکە سەبر دەکاتەوە هەر لە کامێرەکە تێپەڕی دەیگەینتە 120 بەڕێزان بە ئامۆژگاری لە هەموو دنیاوایە بە ئامۆژگاری خەڵک نایەتە سەر ڕێگەی ڕاست دەبێت قانون جێبەجێ بکرێ دەبێت ڕێنمایی دابندرێ دەبێت سزای ئەو کەسانە بدرێ خۆ ئەوەی تیژڕەوی دەکە هەمومان نین ئێوە بۆ ئامادەن بۆ نمونە خوشک و براکانی ئێوە ببنە قوربانی 2-3 کەس کە تیژڕەوی دەکەن یعنی ئەگەر بەڕێزان ئەگەر ڕێنماییان لەسەر جێبەجێ نەکرێ ئەگەر یاسا جێبەجێ نەکرێ باوەڕتان بێ ئەگەر دوێنێ خوشک و برای کەسێکی تر بوو بەیانی دایک و باوکی ئێوەن هی منن خوشک و براکانی من دەبنە قوربانی لەبەرەوە تکایە سەیری وێنە گەورەکە بکەن تکایە سەیری ئەو هەموو کارەساتە بکەن کە لە ئەنجامی تیژڕەویەوە ڕوودەدا قسەیەکی لەسەرەوەی کە ئەو کامێرانە غەرامەکەی نابۆ ڕێگەوبان سەرف ناکرێتەوە لە کاتێکدا لە لێدوانی وەزارەتی ئاودانکردنەوە باسلەوە کە ناتوان ڕێگەی کەرکووک یاخود هەبوو کۆی سلەیمانی تەواو بکەن دوکان سلەیمانی بۆچی بۆم خزمەتگوزاریانە بەکارنایێت بەڕێزان داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن وەزارەتی داراییەوە ئاراستە دەکرێت هەموو ئەو داهاتەی وەزارەتەکان کۆی دەکەنەوە دەڕواتە وەزارەتی دارایی دواتر لە وەزارەتی داراییەوە تەخسیس دەکرێت بۆ وەزارەتەکانی دیکە هیچ وەزارەتێک بە ئارەزووی خۆی تەسەڕوف بە داهاتی خۆی ناکە هەموو ئەو داهاتانەی کە دێنە وەزارەتی ناوخۆ
نیسبەیەکی کەمی وەزارەتی ناوخۆ تەرخانی دەکات بۆ پێشخستنی پۆلیس، بۆ پێشخستنی پۆلیسی هاتوچۆ، بۆ دابینکردنی ئۆتۆمبیل بۆ پۆلیسی هاتوچۆ، بۆ ئاگەر کوژێنەوە، بۆ ئەو خزمەت گوزارانەی کە هاوڵاتیان ئیسفادەی لێ دەکەن. ئەو بابەتە بە هیچ جۆرێک ڕاز نییە کە داهاتی وەزارەتی ناوخۆ بۆ ڕێگەوبان خەرج ناکرێت، چونکە داهاتی وەزارەتی ناوخۆ، داهاتی وەزارەتی سامانە سروشتەکان و داهاتی وەزارەتەکان دیکە دەچێتەوە خەزێنەی گشتی. لەوێدا 2000 بە ئەمری جەنابی سەرۆکی حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان تەخسیس دەکرێنەوە بۆ دروستکردنی ڕێگاوبان، بۆ چاکردنی شۆستەکان، بۆ دیزاینکردنەوەی شەقام و بۆ یاخکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان. یەک حکوومەتە، کابینە یەک کابینەیە، دارایی یەک داراییە، ئەمە هەمویان لە وەزارەتی داراییەوە پارەکانیان بۆ تەخسیس دەکرێت. لە شاری هەولێر دەست پێکراوە دانراوە هەندێک معلوماتی غەڵەت لەلایەن هەندێک ئەندامی پەرلەمان، لەلایەن هەندێک میدیاوە، جارێکی دیکە بۆ چاواشەکردن پێتان دەڵێن، بۆ چاواشەکردن ئەو معلوماتانە بە غەڵەت دەدرێتە خەڵک. کامێرەی پۆینت تو پۆینت بەس لە شەقامی دەرەوە دادەنرێت، کامێرەی پۆینت تو پۆینت بەس لە شەقامی خێرا دادەنرێت. لە شەقامی هەولێر مووسڵ بۆ نمونە، لە شەقامی 120، لە شەقامی 150، لە جادەی هەولێر سلێمانی، لە جادەی هەولێر کەرکووک دانرێت، لە سیمەتری داناندرێت لە هەولێر بۆ خاتی خوا. لە هەموو کوردستان دادەنرێت. ئێستا لە هەولێر دەست پێکراوە بەڕێزان، لە سلێمانی دەست پێکراوە، لە سلێمانی بەداخەوە بەهۆی ئەو چاواشەکاریەی هەیە هێرش دەکرێتە سەر داهاتی خەڵکی سلێمانی، چونکە ئەو کامێرانە تێک دەدرێن، بەیانی کامێرە دادەندرێت، کامێرە تێک بچرێت دەبێت لە داهاتی هاتوچۆی سلێمانی چاک بکرێتەوە. بەڕێزان لە هەولێر تێک دەچێت دەبێت لە داهاتی هاتوچۆی هەولێر چاک بکرێتەوە. یعنی تکایە ئەو معلوماتە هەڵانەی ئەو چاواشەکاریە گەورەی لەسەر هاتوچۆ لەلایەن بەشێک لە ئەندام پەرلەمانان، لەلایەن بەشێک لە میدیاکانەوە هەیە، تکایە ئێوە میدیا هاوکارمان بن بۆ ئێمە بتوانین خوشک و براکانی ئێوە کە سوکاری ئێوە لەسەر شەقامەکان بپارێزین. کەس گوناحی نییە لە دوای 12 شەوە بۆ نمونە بە ئێمە دەڵێن لە دوای 12 شەو حکوومەت نامێنێ، لەبەرەوەی مەجموعەیەک سەرچێش لە شەقامە خێراکان سیارەی ئاخر مۆدل تاقی دەکەنەوە لەسەر خوشک و براکانیەوە. دەزانن هەر کارەساتێک لە شەقامی 120 بۆ نمونە لە هەولێر هەر مەترێک گاردرێل کە پارەی ئێوەی پێدراوە، بەڕێزان پارەی ئەو وڵاتی پێدراوە، بۆ قبول دەکەن بۆ نمونە هاوڵاتیی سەرچێش کە باچی بە سیارەکەی خۆی نییە بۆ زەرەر لە داهاتی ئەوە. چیتر دەرفەتێکی باشە، خەبەرێکی خۆشتان پێ بڵێم و پێشتان بڵێم ئامادەکاری بکەن هەمووتان. سەرەتای هەفتەی داهاتوو لە 24 ئۆکتۆبەر هەتا 30 ئۆکتۆبەر ڕۆژنامە نووسەبەرزەکان دەمێ سەرنجتان لەسەرەوە هەبێ. لە 24 ئۆکتۆبەر تا 30 ئۆکتۆبەر هەڵمەتێکی گەردوونی هەیە بۆ چەکداماڵین، پێی دەڵێن دیسئارمەمنت ویک، هەفتەی چەکداماڵین. هەموو پارێزگار و ئیدارە سەربەخۆکان ئاگدار کراونەتەوە کە لێژنەی ئەمنی کۆ ببنەوە، مەفارزی هاوبەشکە هەیانە فراوان بکەن لە هەفتەیەکە هەموو شوێنە گشتەکان و ئەو شوێنانی معلوماتی ئەمنی پێدەگا کە چەکی بێمۆڵەتی پێیە پشکنینی بۆ دەکرێت و دەست بەسەر چەکی بێمۆڵەت دادەژێت. سەیتەرە لە هەموو شوێنێکدا دەندێ بۆ پشکنینی سیارەکان، هەر کەسێک چەکی بێمۆڵەتی پێبێ دەستی بەسەردا دەگیرێ و لێپرسینەوەی یاسایی لەگەڵ دەکرێت. ئێمە وەکو حکوومەت جددین لەسەرەوەی کە چەک تەنیا دەبێت بە دەست دەوڵەت بێت. ئێمە جددین لەسەر ئەوەی کە مۆڵەتی چەک یەکجار سنووردار و یەکجار زەحمەت بکرێت. بۆیە ئەو یاسایی دەرچووە، ئەو ڕێنمانەی دەرچوون کەوتونێتە بواری جێبەجێکردن. ئێمە ماڵ بە ماڵ ناگەڕێن. من جاریشترەوەم باس کردووە ئەوەی پێ دەڵێن تەحەڕی ناوێکی ناشرینی سەردەمی بەحسە. ئەم وڵاتە ئەم حکوومەتە هی ئێوەیە. ئێمە چاومان لەوەیە هاوڵاتیانی خۆشەویست وەزارەتی ناوخۆ بەهی خۆیان بزانن چەکی بێمۆڵەت لە ماڵەکانی هەڵنەگرن، لە ناو سیارەکانی هەڵنەگرن، چونکە بەڕاستی یاساتان لەسەر جێبەجێ دەکرێن. تۆ چەکت بۆچییە کاتێک ئاسایش و پۆلیس و هێزەکانی پێشمەرگە دەتوانن بتان پارێزن؟ هەر کۆڵانێک لە کۆڵانەکانی هەولێر بای چەندین هەزار دۆلار شەوانە سیارە لە بەردەرگای هەیە. ئەو ئەمنیەتەی هەیە بەڕێزان خوشک و براکانی ئەوە لە هێزەکانی پێشمەرگە و پۆلیس و ئاسایش بەشدارن تێیدا. پێویستان بە چەکی بێمۆڵەت نییە. هەر کەسێکیش بۆ هەر هۆکارێک پێویستی بە چەک هەیە، ڕێوشوێن لە یاسا و ڕێنمایەکە بە جوانی ڕوون کراوەتەوە. سەردانی وەزارەتی ناوخۆ و بەڕێوەبەرایەتی کاروباری ناوخۆی پارێزگاکان بکەن بۆ ئەوەی بەڕێی ئوسولی چەکتان هەبێت، بە بێمۆڵەت با چەکتان نەبێت.